قەسی کێکی بە کەلاری خۆمان. سڵاو لێ بێ ئەمە شاورمەی چێ لێرە داتانە؟ سڵاو لێوەش بێ یەخوا بەخێ بەسەر چاوم. وەڵامە شاورمەی کێکە. قەسی کێکی بە کەلاری خۆمان. گەسمان بینیە هەر گۆشت و مریشکە. ئەمە جیاوازترە. وەڵای ئەمە شتێکی جیاواز بوو. دیروتنەوە بۆ نێم فستیڤاڵۆ بە ئەم جارە شتێکی جیاواز بێ و نەکراوێ. هەم لە مەنتیقەی خۆمان هەم لە عێراقیشان نەکراوە لە کوردستانیشە تا ئێستا نەمبیناوە وەڵاو ئەعلەم بەس لە هی مەسڕەکانە هەیە زۆر لە جەماعەوەی کە مەسڕەکانە زۆر بینیومە ئیتر لەخوا بەزایە خواسێکی زۆری لەسەر بووە ئەوەیش کە شەرت بوو لای ئێمە خەڵکەکە بە بەڵێ جوابێداوە ئیشەکەلی ڕازی بوو دروستکردنی قورس نییە لە چاوکێکەکانی بەرەوەڵە تۆزێ ناڕەحەتە بەستر لە خۆزای کە خواستی خەڵکی لەسەر بێت ئەو ئیلاگە کێشەمان نابێ ئیشەڵە کێک بە بچووکی دروستەکەی بەڕێکی ناوسیم جا ئەوها بەبەر هەرە بەخوا ئەوەی ناڕەحەتە تۆزێ چونکە ئەمانە کێک ناسکە تەحەڕوکی زۆرە وەکو گۆشتوانە نیە بۆستێ بە ئاسانی بەس کێکەکە تەحەڕوکی زۆر بێت وزێ ناڕەحەتە بۆ ئێمە ئەمە بە چەندێک دروست دەکرێت چنێکی پێچێت تا شیشەی وەڵاهی ئەمە بە یەک نەفەر خەریکی نابین ئەمە وەکو ستاف خەریکە بین ئیشی لەسەرەکانی تر بۆ خواتر نییە فستیڤالە خۆ دەزانی کات ناخوێنیت و هەر بەردەوامیشی لەسەرەکەی خوانەی بڕێت ئەبینم لێرە کۆمەڵێک سۆس و شتاندانا و چیەکەن بەسەریا جگە لە کێکەکە خۆی ئەم سوسانەمان هەیە هەمەیان ئەمانەشی بەسەر هاکەین ئەوە سوسی نۆتێلایە بیستاشۆکەمان هەیە لەگەڵیشێ ئەم فراولەمان هەیە لەگەڵ ئەو حەبوو تەرتیباتەکانە و خەڵکەکەش تااقەتی بیارەوە نەبی خۆتەوە ئەم قاپەیش هەدی ئێمە بۆ ئێوە لە خزمەت خەڵک پێشوازی چۆنە لێ تازەیە یەکەم جار لەخوا بەزای زۆر دووبارە کراوەتەوە خەڵکە هاتە دووبارەی کرێتەوە ئێمە پرسیارەکەین ڕاستەخۆ زۆر بە دڵیان بووە بەنیازنیانی لە دوایان فستیڤاڵە ئەوها بەم شەوە کێک بەردەوامی بەرنامان هەیە ئەیکەینە هەفتەی ڕۆژێک لە دوکانەکەی خۆمانە هەفتەیەک ڕۆژی بە تەرخانەکەین ئیتر بۆی شتێک بێ هەم تازەتر و خۆشترە لەوەی کێک گەسی کێک بێشتی جیاواز بێ و ئیتر پشتیوان بەخوای گەورە